بوومەلەرزە چییە و بۆچی ڕوودەدات؟ ئایا بوومەلەرزە لە تۆمارە مێژوویەکاندا باسکراوە؟ گرنگترین بوومەلەرزەکانی مێژووی مرۆڤایەتی چی بوون؟ خەڵکی هەرێمی کوردستان هۆکاری بوومەلەرزەکەی تورکیا بۆچی دەگەڕێنەوە؟ ئەو زانایە کێ بوو کە پێشبینی بوومەلەرزەکەی تورکیای کرد و زانیاریە نوێەکانی لەسەر ڕوودانی بوومەلەرزەی دیکە چییە؟ سیستمی هارپ چییە و کاریگەری لەسەر دروستبوونی کارەساتەکان چییە؟ بوومەلەرزە ئەو ڕووداوە سروشتیەی ترسێکی زۆری لە دڵی مرۆڤ دروست کردووە و چەندین جار بەهۆی ئەو دیاردە سروشتیەوە ژمارەیەکی زۆر مرۆڤ بوون بە قوربانی و گیانیان لەدەستداوە بەم دیاردەیە. ئەم دیاردەیەش لە ئەنجامی دەرچوون و تەوژمی هێزی توێکڵی زەویەوە دروست دەبێت کە ئەمەش دەبێتە هۆی دروستبوونی چەند شەپۆلێک جوڵا کە پێی دەوترێت بوومەلەرزە و دەکرێت لە هەر شوێن و لە هەر کاتێکدا بێت ڕوو بدات. خودای گەوراش لە قورئانی پیرۆزدا چەندین جار باسی لە بوومەلەرزە کردووە و لە سوورەتی زەلزەلا باز لەوە دەکات کاتێک زەوی جوڵەیەکی بەهێز و گەورە دەکات و ئەوەی لە ژێر زەویەوەیە دەری دەکاتە دەرەوە مرۆڤ بەترسەوە دەپرسێت چی ڕووی داوە. بوومەلەرزە لە مێژوودا لە مێژە مرۆڤ ئاشنای ئەم دیاردەیە بووە و چەندین بەڵگەی مێژووی لەسەر ڕوودانی بوومەلەرزە لە دۆکۆمنتی شارستانیەتە کۆنەکانی سەدەکانی پێشوو دۆزراوەتەوە، لەوانە شارستانیەتی بابلی و میسریە کۆنەکان و یۆنان و ڕۆمانەکان. یەکێک لە گەورەترین بوومەلەرزەکان کە لە مێژوودا ڕووی دابێت بوومەلەرزەیەک بووە لە ساڵی 1831 پێش داین لە شاری ئۆرک لە میزۆپۆتامیا ڕووی داوە کە عێراقی ئێستا دەکات. ئێغریقیەکانیش یەکێک بوون لەو کەسانەی ناوچەکەیان بوومەلەرزەی زۆری تێدا بووە، تەنانەت خواوەندێکیشیان هەبووە کە بە خواوەندی بوومەلەرزان ناسراوە و پێیان وتووە هۆبۆسیدۆن. ئەوان وایان دەزانی ئەو خواوەندە بە چەتاڵە زەبەلەحەکەی دەستی بە زەویدا دەکێشێت و بوومەلەرزە دروست دەکات. بەناوبانگترین و کاریگەرترین بوومەلەرزەکان لە مێژوودا بوومەلەرزەی کریت ساڵی 365 ئەم بوومەلەرزەیە لە دوورگەی کریتی داوە لە دەریای ناوەڕاست کە سەر بە یۆنانە و هێزەکەشی بە گوڕی 8.0 پلە بووە و لە ئەنجامدا تسۆنامی گەورە ڕووی داوە کە ئەم دوورگەی خاپوور کردووە و هەزاران کەس بۆ هۆکارەوە گیانیان لەدەستداوە. بوومەلەرزەی ئەنتاکیا ساڵی 526 ئەم بوومەلەرزەیە هاوشێوەی ئەوەی لەم چەند ڕۆژی ڕابردوو لە تورکیا ڕووی داوە بەهێز بووە و گوڕەکەی 7.0 پلە بووە و لە ئەنجامدا زیاتر لە 250,000 کەس بوونەتە قوربانی و گیانیان لەدەستداوە. ئەم بوومەلەرزەیەش لە مێژوودا بە یەکێک لە بەهێزترین بوومەلەرزەکان تۆمار کراوە. بوومەلەرزەی دامگانی ساڵی 856 کە ئێرانی ئێستا دەکات و بەپێی خەمڵاندنەکان گوڕی ئەو بوومەلەرزەیە 9.0 پلە بووە و زیاد لە 200,000 کەسی کردوتە قوربانی و زیانێکی زۆری بەو ناوچەیە گەیاندووە کە سەرەتا چەندین بینای ڕوخاندووە و لە دوای ئەوەش ئاگرێکی گەورە دروست بووە کە بۆ هۆکارەوە ژماری قوربانەکان زیاتر بوون. بوومەلەرزەی ئیریانجایا و بوومەلەرزەی دۆڵی ئەردەن و بوومەلەرزەیەک لە حەلەب کە ساڵی 1138 ڕووی داوە و گوڕەکەی 7.5 پلە بووە و زیاد لە 230 کەسی کردوتە قوربانی. گرنگترینەوە بوومەلەرزانەی لەم ساڵانەی دواییدا ڕوویان داوە. بوومەلەرزەی جیلان ساڵی 1990 کە لە باکووری ئێران ڕووی داوە و نزیکەی 40,000 کەسی کردوتە قوربانی. ساڵی 2001ش بوومەلەرزەیەک بە گوڕی 7.9 پلە لە ویلایەتی گوجراتیدا کە دەکەوێتە باکووری ڕۆژئاوای هیندستان و نزیکەی 20,000 کەس بەو هۆکارەوە گیانیان لەدەستدا و نزیکەی ملیۆنێک کەس بێجێگا و بێشوێنمانەوە. شارەکانی بوج و ئەحمەد ئاباد لە دیارترین ئەو شارانە بوون کە زیانێکی زۆریان بەرکەوت. ساڵی 2004ش بوومەلەرزەیەک بە گوڕی 9.1 پلە لە کەناراوەکانی باکووری دوورگەی سومترا لە ئیندونیسیایدا کاریگەری لەسەر چەندین ناوچەی دیکەش دروست کرد، لەوانە ئیندونیسیا خۆی و سریلانکا و هند و تایلەند. 2005 لە کەشمیر و 2008 لە سیشوان لە چین و 2010 لە هایتی بوومەلەرزەی گەورە ڕوویان داوە. نوێترین بوومەلەرزەی گەورەش لەسەر ئاستی جیهان ئەو بوومەلەرزە بەهێزە بوو کە لە تورکیا و سووریا ڕوویدا و ئێستا یەکێکە لە بابەتە سەرەکیەکانی میدیاکان و هەموو جیهانی سەرقاڵ کردووە و ڕێژە و ژماری قوربانیانیش بەردەوام لە زیادبووندایە و تاوەکو هەموو ئەوانی کەوتونەتە ژێردار و بەردی باڵەخانەکانەوە دەدۆزرێنەوە ئەو ژمارانە بە تەواوی دەرناکەون. سەبارەت بە هۆکاری دروستبوونەکەشی چەندین ڕاوبۆچوونی جیاجا هەیە و هەر یەک بۆ هۆکارێکی دەگەڕێنێتەوە، بەڵام گرنگترین هۆکار کە بە تایبەت لە هەرێمی کوردستان باسی لێوە دەکەن دروستکردنی ئەو هەموو بەنداوەیە کە ماوەیەک لەمەوبەر بۆ گلدانەوەی ئاو لە تورکیا دروست کرا. تەنانەت هەندێک لە خەڵکی ئاسایی و قسەی ناو خەڵک ئەو بوومەلەرزەیە بە حەقکردنەوەیەک لە خواوە ناو دەبن دەرحەق بە گرتنەوەی ئاو لە هەرێمی کوردستان.
زانای هۆڵەندی فرانک هۆگر بیتس کە زانا و توێژەری بواری بوومەلەرزەیە و پێشتر پێشبینی بوومەلەرزەکەی تورکیای کردبوو لە نوێترین زانیاریدا لاگرتەیەکی ڤیدیۆیی باز لە ئەگەری ڕوودانی بوومەلەرزەی دیکە دەکا کە ڕەنگە وڵاتانی میسر و لوبنان بگرێتەوە و گوڕەکەی نزیکەی 6 پلە ڕەختەر بێت دەشڵێت کە چالاکی و جوڵەی بوومەلەرزە لە ناوچەکانی عێراق و لوبنان و میسردا بوونی هەیە بەڵام نازانێت بە دیاریکراوی کەی دەبێت هەرچەندە کەسانی پسپۆر لە مسر ئەو بابەتەیان ڕەت کردوتەوە کە ئەگەری بوومەلەرزە لە ناوچەکانی ئەواندا بوونی هەبێت. سیستمی هارپ چییە؟ پرۆژەیەکی ئەمریکیە و لە ناوچەی ئالاسکا کاری لەسەر دەکرێت. لاوەندێکی تایبەتە بە توێژینەوە لە زەوی و توێکڵی زەوی و هەندێک بە سیستمێکی تایبەتی ئەمریکی ناوی دەبن بۆ کۆنتڕۆڵکردنی ژینگە بەگشتی. ئەم پرۆژەیەش بۆ یەکەم جار لەلایەن زانای بەناوبانگ نیکۆلا تێسلاوە جێبەجێ کراوە و ئەم سیستەما ڕۆژانە بە تریلیۆن شەپۆلی ڕادیۆیی بەرز بەخش دەکات. بەڵام هەندێک کەسیش پێی وایە ئەم سیستەما لەلایەن هێزی سەربازی ئەمریکیەوە پشتیوانی دەکرێت بۆ دروستکردنی کارەساتی دەستکرد لە هەندێک لە ناوچەکانی وەکو پاکستان و ئێران و فلیپینیش. هەندێک گومانیش لەسەر ئەو ڕووداوەی بوومەلەرزەکەی تورکیا هەیە کە بە هەمان سیستمی هارپ دروست کرابێت.